من و تۆ یەکترمان هەیە دەردیچی تەنهاییچی بەوەش خەپاک و بێگەردە دووریچی جوداییچی بەوەش خەپاک و بێگەردە دووریچی جوداییچی من و تۆ یەکترمان هەیە غەمیچی دڵتەنگیچی پڕین لە پرسیاری شیرین خەویچی بێدەنگیچی خەویچی بێدەنگیچی نابێنە نابێ عەزیزم دڵم لە تۆ دوور نابێ لە بەینی وڵاتی دڵمان هیچ بەناو سنوور نابێ نابێنە نابێ عەزیزم بزە لە لێوت بسڕی دڵت خۆش بێ بەو عەشقەوە نەکەی دەستدا ببڕی دڵت خۆش بێ بەو عەشقەوە نەکەی دەستدا ببڕی نەکەی دەستدا ببڕی ئێمە بەڵێنمان واداوە غەیری خۆمان باسی نەکەین ئەمەش خەپەروەردەی دڵە شەرتەقەت بێنازی نەکەین لەم ڕێیە ژیانمان داوە چۆن دەبێ واز لە یەک بێنین عەشقیانی بۆ یەک مردن لە یەقەت بێوازی نەکەین عەشقیانی بۆ یەک مردن لە یەقەت بێوازی نەکەین لە یەقەت بێوازی نەکەین نابێنە نابێ عەزیزم دڵم لە تۆ دوور نابێ لە بەینی وڵاتی دڵمان هیچ بەناو سنوور نابێ نابێنە نابێ عەزیزم بزە لە لێوت بسڕی دڵت خۆش بێ بەو عەشقەوە نەکەی دەستدا ببڕی دڵت خۆش بێ بەو عەشقەوە نەکەی دەستدا ببڕی نەکەی دەستدا ببڕی